سلام کاتتان باش لە بەردەم بینای پارێزگای کەرکووکم لێرە دوو خۆپیشاندان لێک کاتە بەڕێوەچێت لەلایەک شۆفێرانی تەکسی لە دژی گرانبوونی نرخی کۆبوونی بنزین و لەلایەکی تریش چالاکوانان و ڕێکخراوەکان لە دژی بەرزبوونی نرخی ئەمپێری مۆلیدەی کارەبای ئەهلی و کەمی خزمەتگوزاری و لە هەمان کاتشایە کەمی کارەبای نیشتیمانی گربوونیان ئەنجامداوە لێرە کۆمەڵێک چالاکوان هاتوونەتە بەردەم بینای پارێزگا ئەمانەوێت لە نزیکەوە بیان دوێنین بزانین داواکاریان چییە ئەگەر بکرێت لێرە دارەمەی تێکیان هێناوە کە گزارشە لەوەی کارەبا و خزمەتگوزاری لەم شارەدا لە ناوچووە من ئەمەوێت یەکێک لە ڕێکخەرانی گربوونەوەکە مامۆسام کاتت باش ئەگەر بێت و بیتە ئێرەوە قسەمان بۆکەیت ئەمەوێت باسیەوەمان بۆکی ئێوە وەکو گروپی شەقام چەند جارێکە دێنە سەر شەقام و گربوونەوە ناڕەزای ئەنجام بدەن تا ئێستا بەشێک لە داواکاریەکانتان جێبەجێ نەکراوە کە بەرزی نرخی مۆدەی ئەهلیە ئێوە ئەمێ بزانم لە ئەمڕۆ بۆ لەو پێناوە کاتنەتە ئێرە چ نیازێکتان ئێمە لە پێناوە هاتوونەتە ئێرە کە نرخی مۆلیدە کەم بکرێتەوە هاتوینە بۆی کە ناڕەزایی دەربڕین کە ئەم بارودۆخەمان قبوڵ نییە خەڵک زۆر نیگەرانە خەڵک بێزار بووە ئەم شارە جیاوازە لە هەموو شارەکانی عێراق جیاوازە لە هەموو شارەکانی دنیا بەڕاستی فەرق و جیاوازیەشی زۆرەکرێت تەنانەت لە ناو پارێزگاکەشە جیاوازیەکرێت یعنی ئێمە داخوازیەکی ترمانەوەیە کە بەڕاستی گاز زیادکەن بۆ مۆلیدەکان ینی گازیان دەنێ بۆی نرخی مۆلیدەکەم بێتەوە داخوازی گشتیمانەوەیە خەدەمات زۆر بێ خەدەمات لەم شارە وێرانە خەدەمات نییە زبڵ و خاشاک ئەم شارەی خوارد بەڕاستی داواکاریە ترمانەوەیە کە خەڵک بەڕاستی بێت بە داخوازی ینی بەدەمدا بانگەوازی ئەو خۆپیشاندەرانەوە کە داوای مافی ئێواکەن من یەک قسەیەکەکەم و دڵنیام لە قسەی خۆم لە 100 خەڵک زۆر ومێدی بەم خۆپیشاندانایە بەڵام لە ماڵەوە ئەبێ بێنە دەرەوە لێرە ینی داوای مافی خۆیان بکەن لە ماڵەوە هیچ بەرجەسە نابێ خەڵک بۆ کۆنسێرتەکە ڕوا $500 400 بۆ $500 کۆنسێرتەکە بلیتی نەماوە بەڵام بۆ ئەمە نایە داوای مافی خۆی بکە ئەمە بەڕاستیەوەکاتی خەڵک بەشداریەوە گربوونەوە ئەمەل کردووە خەڵکیان بێهیوا کردووە بەڵام خەڵکیش خۆی نابێ بەڕاستی بێهیوا بێ خەڵک نابێ بێهیوا بێ خەڵک لە ناسڕیە لە بەغا لە هەر شوێنێکی تر بیکەنە 6,000 خەڵک دێڵێ 5,000 نایدەن تەواو خەڵکەکە هەمووی تەسیمە بێ پارادا بۆیە بەڕاستی بۆیان دەچێتە سەر ساڵێکە ئێوە هاتوونەتە سەر شەقام چەند ساڵێکە ئەم کێشەیە هەیە بەرپرسانی داری پارێزگای کەرکووک کە لەگەڵیانە دانیشتوونە باز لەوە ناکەم بۆچی هۆکاریتە نرخی مۆلیدە زیاد دەکات ئەسڵ ئەمانە ناوێت خەڵک ببینن ئەمانە لەگەڵ چین و توێژێکا تەعامولەکان ئەمانە بەڕاستی نایەنەوێت فەقیر و هەژار ببینن لەگەڵ چین و توێژێکا تەعامولەکەن هەمووی بازرگان و دز و گەندەڵ و نەوتفرۆش و خاوەن مۆلیدە و ئەمانن بەڕاستی بۆیە ئێمە بەردەوامە بینیانی ئێمە بمان بینن نەمان بینن ئێمە کۆمەڵێک خۆپیشاندانی زۆرمان کردووە سوودی هەبووە قازانجی هەبوو دەست خۆش مامۆستا وەکو ئەیبینن ئێستا لێرە لە هەمان کاتشە بەشێک لە شۆفێرانی تەکسی لە دژی ئەوەی کەوە نرخی کۆبوونی بنزین بەرزە گردونەی ناڕزای ئەنجامدا ئەم کاتت باش ئەگەر بکرێ باسیەوەمان بۆکە ئەم ڕۆبۆتی هاتوونەتە ئێرە و داواکارتان نەگەیم ڕۆ هەڵبەتە ئێمە هەفتەیەکە زیاترە ئێمە لەسەر جادەین داوای بەسی ئاسانترین شتە کە کارەبایە کە دابینکردنی کارەبایە کەمکردنیوی نرخی مۆلیدەکانە 14,000 بەڕاستی ناکرێت بۆ ئەم میلەتە عمیلەت تاکوکەی ئەمان بە شاهانە بژیان ئەم میلەتە هەوا بچۆسێ یعنی معقول نییە کابرایە خاوەن تەکسیە چەندێک ئیشەکە بڕۆ 20,000 ئیش بکە مانگێکا 600,000 نیە ئەم 600,000 بیداتە نەخۆشی بیداتە کارەبا بیداتە ئاو بیداتە چی بیداتە خواردن یعنی نازانم ئەخر بێدەنگی ئەم پارێزگایە بۆچی فاشلترین حکومڕانی کەرکووکە لەم ماوەیە کە ئێمە دەیبینین هەموو شتێک گرانی کردا هەموو شتێک ئێستا بنزین کێشەی بنزینش هاتووەتە سەری بنزینش نییە دوێنێ 2 سەعات من ڕاوەستاوم لە بنزینخانەکان سێوەشی قەپات بووە بۆ بەڵێ وەکو ئەیبینن ئێستا
لێرەدا هێزێکی زۆری ئەمنیش هاتوونەتە ئێرە وەکو لە دیمەنەکانیشە دیارە لێرە خۆپشاندانی هاوڵاتیان بەردەوامە لە دژی داواکاریەکانیش لە ئەمان کاش هێزێکی زۆری ئەمنیش بەرەو ناوچەکە هاتوونە کە ئامانز لێی بڵاو پێکردنی خۆپشاندەرانە بەڵام تاوەکو ئێستا خۆپشاندەران لە شوێنەکانی خۆیان ماون منەمە خۆپشاندەری زیاتر وەرگرم ئەم کاتت باش ئەگەر بکرێ پێمان بڵێ داواکاریتان چییە بۆچی هاتوونەتێ کاتێ دێوەش باش وازحەکە داواکاریمە خزمەت گوزاریە ئەم شارە لە هەموو ڕوویەکەوە لە خزمەت گوزاریە سفرە لە ڕووی کارەباوە لە ڕووی مۆلیدەوە لە ڕووی بنزینەوە لە ڕووی بێکاریەوە لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی شارستانیەوە شارەکە خابر بووە هەر کەسێ دێ بە خاوەنی خۆی نازانێ ئەم شارە بە خاوەنی خۆی نازان بۆیە بە دڵسۆزی کاری بۆ ناکەم دەست خۆش بێت ئەمەی ئەبینن گربوونەوەکە هەر بەردەوامی هەیە و لێرە چالاکوانان هەم لە دژی گرانی نرخی ئەمپێری کارەبا و لە هەمان کاتشە لە دژی بەرزبوونەوەی نرخی کۆبۆنی بنزین دەستیان کردو بە خۆپیشاندان لێرەدا هاوڵاتیان بەردەوامن و لە هەمان کاتشە هێزێکی زۆری ئەمنیش بەرەو ناوچەکە هێنراوە بۆ ئەوەی بتوانرێت کۆتایی بەم گردبوونەوە بهێنرا.